ئێستاش داوا لە بەڕێز سەرۆک ئیدارەی سەربەخۆی سەران دەکەین بەڕێز هەڵگوڕ شێخ نەجیب وتەیەکمان پێشکەش دەکات با بەڕێزیان بفەرمێت بە چەپڵەکانتان. ئێوارەتان باش، قوتابیانی خۆشەویست، دایک و باوکان، میوانانی ئازیز. قوتابخانەی عێشق ئەمڕۆ کە ئێمەی لێرە کۆکردێتەوە بۆ چالاکیەک زۆر جیاوازتر لە چالاکیەکانی دیکە کە ئەویش گرنگی دانە بە زمان و کەلتوری کوردی. دیارە هەمومان دەزانین بوونی زمانی دایک نیشتیمان ئەگەر بۆ گەلان جارێک گرنگ بێت بۆ ئێمەی کورد دەیان جار گرنگە، چونکە مانەوەمان مانەوەی شوناسمان تا ئێستا کە ئێمەی بە زیندوێتی هێشتیتەوە پارێزگاری کردن بووە لەم زمانە. بۆیە من ئەمڕۆ کە دەمەوێ بە دەرفەتی بزانم چەند پەیامێک ئاراستەی هەم قوتابخانەکان و کارجێڕی و مامۆستایان و دایک و باوکان و ڕاگەیانکاران بکەم کە ئەم هەنگاوانە چین بۆ ئەوەی ئێمە بتوانین زمان و کەلتوری کوردی بە زیندوی بهێڵینەوە. ئەگەر پرسیارێک بکەین زمانمان لە مەترسیدایە لەو قۆناغی ئێستا تێیداین، وەڵامەکەی بەداخەوە دەڵێن بەڵێ. زۆر هۆکار و کاریگەری هەن کە لەوانەیە ئێستا و ئەم چالاکیەش ئەوە نەبێتن ئێمە توێژینەوە و دراسە و باسی بکەین، بەڵام هەر بە کورتی دەمەوێ پەیامی خۆم بۆ قوتابخانەکان بە تایبەتی ئەو قوتابخانانەی کە بە زمانی بیانی وانەکان دەخوێنن لە ناو سنووری هەرێمی کوردستان بتوانن گرنگیەکی تایبەت بە زمانی کوردی بدەن. ئەوەی ئەمڕۆکە قوتابخانەی عێشق کردوێتی جێگای هەڵوەستەیە، جێگای سوپاسە، بیکەینە بەرنامەیەک بۆ هەموو ئەو قوتابخانانەی کە هەم بە زمانی بیانی دەخین و هەمووی ئەوانش بە زمانی کوردی دەخینن. بەداخەوە زۆر جاران باس لەوە دەکرێتن کەوانەکان باز دەکرێن بەوانەیەکی لاوەچی باسی زمانی کوردی دەکرێتن، بەڵام لەوانەیە چەند کەسێک بن بێ ئاگا لەوەی کە زمانی کوردی تەنها بابەتەکە و فێربوون و تاقیکردنەوە و دەرچوون نییە، بەڵکو شوناس و مانەوەی نەتەوەیەکە. گرینگە ئێمە منداڵانمان لەسەر ئەوە ڕابێنین کە گرنگیەکی تایبەت بە زمانی کوردی بدەن. ئەوە ئەرچی قوتابخانەکانە و ئەرچی مامۆستایانە و لە هەمووشی گرنگتر ئەرچی دایک و باوکانە. بەڕێزان، دنیای تەکنەلۆجیا زۆر بە خێرا بەرەو پێش دەڕواتن. ئەگەر ئێمە بەرنامەکانی خۆمان پخۆت نەکەینەوە لەوانەیە بگەینە مەرحەلەیەک کۆنتڕۆڵکردنمان ئاسان نەبێتن، کۆنتڕۆڵکردن و هێشتنەوەی زمانی کوردی بە زیندوی ئاسان نەبێتن. بەرهەمەکانی بە تایبەتی لە جیلی منداڵ ئەوەی ئێستا دەگوزارێت منداڵانمان کاتێکی زۆر لەسەر تەکنەلۆجیا و بەرنامەکانی یوتیوب و زۆربەی بەرنامەکانی تر هەیە کە کەمترینیان بە زمانی کوردیە. دەبێت بەرنامەیەکی تەواومان هەبێت بۆ ئەوەی بتوانین سەرنجی منداڵانمان ڕابچەشین بۆ بەرنامەکان و ڤیدیۆیەکانی بە زمانی کوردی تا بتوانین ئەم زمانە بە زیندوی بهێڵینەوە، ئەگەر نا لەوانەیە پاشتە ساڵێکی دیکە تووشی کێشەیەک ببین چارەسەرکردنی تۆزێک زەحمەت بێتن. بۆیە بەڕێوەچوونی ئەم چالاکیانە و گرنگیدان بە زمان و کەلتوری کوردی
لە ناو منداڵان و لە قۆناغەکانی سەرەتایی ئەرکێکی پیرۆز و ئەرکێکی نەتەوایەتیە لەسەر هەر تاکێکی ئێمەمانان. بابەتێکی دیکەی کە دەمەوێت باسی بکەم بابەتی بەڕزڕاگرتنی هەستی نەتەوایەتیە لە ناو قۆناغەکانی سەرەتایی منداڵانمان. بەڕێزان، دوژمنانی کورد ئەوەی ئێستا دەیکەن پێشتر بە تۆپ و کیمیایی و ئەنفال هەوڵی بنبڕکردنیان دەداین. ئێستا بە چەکێکی تر هەوڵ دەدەن کە هەستی نەتەوایەتی لە ناو نەوەیەکی نوێ کەم بکەنەوە، زمان بکوژن، وان لێ بکەن کە نەتەوە هیچ مانایەکی ناگەێنێتن. بۆیە دیسانەوە ئەرچی پەروەردە و ئەرچی قوتابخانە و ئەرچی مامۆستایان و ئەرچی دایک و باوکانە کە بەرەنگاری ئەو هێرشەی دوژمنان ببینەوە، نهێڵین ئەو بەرنامەی هەیەە سەر بگرێتن، وا بکەین منداڵانمان بە هەستی نەتەوایەتی و بە گرنگیدان بە زمان و کەڵتوری خۆیان بە جۆرێک بن کە ئەوان ببنە قوتابخانەیەک بۆ خەڵکانی دیکەش. جارێکی دیکە دەستخۆشی لە کارجێر و ئەندامان و مامۆستایانی قوتابخانەی ئێشق دەکەم. بەڕاستی جێگای سوپاسە، بەڕاستی ئەم چالاکیە یەکێکە لە ئەو چالاکە گرنگانەی کە من لە ئەو ماوەی فترەیە کە سەردارم کردوونە، یەکێکە لەو چالاکیانەی کە دەتوانم بڵێم کە لە جێ خۆیەتی و هیوادارم قوتابخانەکانیش چاوی لێ بکەن. ئەمڕۆ کە ئەو دیمەنەی من دیتیم لەگەڵ ئەو قوتابیانە بە جلی کوردی و بە گۆرانی کوردی، بە هۆنراوەی کوردی کە ئێستا زیاتریش بەرنامەکانیان پێشکەش دەکەن، جێگای خۆشحاڵی ئێمەیە و ئێمە هەموو هاوکاری و پاڵپشتێکیان دەبین و هەر قوتابخانەیەکیش بیاوێتن ئەو جۆرە ڤیستیفاڵانە ڕێک بێخیتن، ئێمە مادی و معنەوی هاوکاریان دەبین و پشتیان دەگرین. جارشکە هیوا سەرکەوتنیان بۆ دەخوازم و هیوادارم کاتێکی خۆش لەگەڵ بڕگە و بابەتەکانی ئەو ڤیستیفاڵەی قوتابخانەی ئێشق بێکەوە بەسەر بەرین. زۆر سوپاس.